دیارێکە تازەیە نوێیە با بڵێن ئیشی زۆرێوێت ئەبێ یاریزانی بۆ دروست بکەیت ئەبێ ڕاهێنەری باشی بۆ دابینکەیت بۆی بتوانانی یاریزانی بە تایبەتی مناڵ تەمەم بچووکەکانی بۆ دابینکەی بۆی بتوانەوە لە ماوەی چەند ساڵێکدا بتوانن بگەنە ئامانجی خۆیان بۆ بەشداریکردنەگە هەڵبژاردەکانی عێراق هەروە ئەمە شتێکی تەرفیهیشە بۆ وا بڵێن بەتەمەنەکان و بۆ هەردوو ڕێگەز نێرومەیە کە بتوانن لێرە وەرشی خۆیان بکەن و وەرزشکە بۆ شتێکی کارێکی زۆرۆری و دوورکەونەوە لەم مەوازی با بڵێن کاڤتریا و ئەو شتانە و لە شتی خراپ بەتاکی لەمە شتێکی زۆر باشە بۆ گەنجانی شارەکەمان کە لێرە کاتی خۆیان بەڕێوە برن. سپۆرت عامەتەن بە هەموو جۆرەکانی لە چی دووریانەکاتەوە لە مخدراتە لە شتە خراپەکانە لە جگەرەیە لە مەشروبە لە کۆلەیان لە شتانە زۆر دووریانەکاتەوە بۆ شتێکی سەحیە. ئێمە یاریزانی ڕیشین بەڵام هاوکات حەزمان لە هەموو یاریەکانی لەعاب مەضرب هەیە زۆریش پێویستە بەڕاستی پێویستە هەم گەنجان ڕوو لە وەرزشەکەن بەهۆی ئەم پرۆژە جوانانەوە هەم خەڵکێکی زۆرتریش ئاشنا بە وەرزش دەبێت. ئەلەم جۆرە یەکەم جارە لە کەرکووک بکرێتەوە و زۆریش جێگایەکی خۆشە و تەرفی هەیە و ڕاستی بۆ گەنجان بۆ وزەی گەنجان لێرە بەتاڵەکرێتەوە. قسەی کۆتایی ڤار دەیکات.